ئەو بازاڕە نەمێژە لەوەی 20 ساڵ زیاترە لێرە جێی فەقیرانە ئەشیای هەرزانە هەموو ئەشیاچی لێیە خەرکەش زۆر ڕوو لێرە دەکاتن لەبۆی ئەشیاکەی دەستی دوو پێ دەڵێن دەستی دوو سێ پێ دەڵێن بەس ئەشیاکەی هەرزانە و خەرکەشی زۆر هەیە مەسەڵەن نوێ پێ ناکڕی کۆنی دەکڕێتن ئەو بازاری شێخ مستەفای پێ دەڵێن بازاری کۆنە فرۆشان جێ کۆنە و خەڵکی ڕەش و ڕوت و فەقیر و هەژارێ تێرەکانە خەڵکی دەوڵەمەند نایە تێرەکانە خەڵە لێرەکانە کە سابەت هەمووی زۆربەی کرێچی و خەڵکی فەقیر و هەژارە کەم دەرامەت و لێرەکانی ژیانی ماڵمدانی خۆ لێرە دابین دەکات جا لێرەکانە بەڕاستی لە 90 کڕیارمان عەرەبە عەشای ماڵ عەرەب دەیکڕن ئیشی مە لەسەر عەرەبە زۆر ئیش کێشەی من لەگە عەرەبە ئەوانەی مهاجرە خەڵکیانەی کە لێ قەوما و دەربەدەری عەرەبەکان دێنێ ئەشای لێکردنەوە از خلکت لسقفم ام گلک سوپاسیا پاریزگاری دوک ام گلک سوپاسیا پاریزگاه دوک با اما هاری کاری جهت ما گندت ما خلک وگریانا اما جهه گلک مرتاح امویره انشالله اما هاری کاری هر بردوام با گنده ما بردوام با همی جهت دشتی نینو ام وقت برده کاروبارین مروباتی هر وقتی شول ما دیار ام هاری کاریا هر آوارک و پنابرک کن چه یک سوری بن چه آوارت ما بن ابی شنگار هاتین هر جهه کی هات بن کو هات بن دست سر گیرن و ناحیه تلسقوف جه ایکشوان ناحیه بو ابت آوارت وال هاتین بگریان و ما حس کر وقت برده کاروبارین مروباتی ام هاری کاریا هندی چیانت ما بن ام هاری کاریا وان آوارا بگن لە 2030ەوە خۆم بە تایبەتی ئیشەکەم لەم کارە لەم بوارە ئیشەکەم هەموو جۆرە مزەخاتێکی ئاو تقریبەن هەمانە بە زۆر بابەتیمان هەیە شیاکانمان بە زۆری ئیتالیە بە دەرەجە یەک دوو مارکە هەیە تەرکیزمان کردوتە سەریوای فرۆشی ئەو دوو مارکەیە بە زۆری لە بازاری ئێمە سەرفە بێ بێجگەلەوە ئەشیای تریش هەیە هندی ئەشیای هندیمان هەیە چەند مارکەیەکی هندی ئیشیک لەگەڵاکەی نیشی پێکەین طبعا بازار ئەکید یعنی بە بۆنەی لە هاتنی داعشەوە هەر ئەکید هین بووە کەم بووە بازارمان بەڵام هەر لەگەڵ ئەوەشا باشە خراپ نییە ناتوانین بلێن خراپە خەڵک هەر پێویستی بە ئاوە بێ و ئەوەی فەلاح بێ ئەوەی مەشروعی کردبێ ڕای ناگرێت لەبەر مەشروعەکەی هەر چۆنێ بێت بەس مەشاریعی تازە کەم بووە و